مەتێرەمی کوردستان لەگەڵما دکتۆر بەخێر بێ. زۆر سپاس کاکۆبان. زۆر سپاس دکتۆر. کارەبای 24 کاتژمێری دەڵێن ڕەنگە ئەم هەفتەی ئەنجومەنی وەزیران کۆ ببێتەوە بڕیار لەسەر نرخی کارەبای 24 کاتژمێری بدات. ئەمە ڕاستە کۆبنەوە ئەم هەفتەیە؟ بەڵێ. ئەوەی دەڵێن ئەوەی کە ئەو نرخی ئێستا هەیە با بڵێن تاقیکاریە ثابت نییە. بەێ تاان بۆ سەبارەت نرخی کارەبا هەندێک ڕێکارت خۆیت یاسایی هەنە ڕێکارەکان ئەوەیە کە ئەنجومەنی وەزارەت پێشنیار دەکرێت پێشنیارەکە بەرز دەکرێت بۆ ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران دەبێت پەسەند بکات ئەنجا دەچیتە وەزارەتی داد و الوەقای عادێتە خوارێ ئەوە دەبیتە نرخی کۆتایی ئەوی ئێستا هەمانە ئەوی پێشتر 18 دینار و 24 و 42 و 74 و تەساعدیە ئەوە بۆ ئەو گەڕەکانە کە پرۆژەی ڕووناکی نەگەشتی و ئەوە دەمینی تاکو پرۆژەی ڕووناکی بگەهتە ئەو گەڕەکانەژی ئەو کاتە نرخەکانی پرۆژەی ڕووناکی جێبەجێ دەکرێت بۆ ئێمە 26 سێ ئەنجومەنی وەزارەت ئێمە کوبنەوەی خۆمان کرد پێشنیاری خۆمان ڕەوانەی ئەنجومەنی وەزیران کردینە ئۆمێدن هەکە ئەم هەفتیە کوبنەوە بکرێت یەک برگەکان ئەم بابەتە بیت و تێکرای دەنگی ئەنجومەنی وەزارەت ئێمە ئەو پێشنیارە ئێوە لە ئەنجومەنی وەزیرانە نرخەکەتان دیاری کرد. بەێ تاان ئەمەژی بەر چاوەرگرتنی ڕەوشی دارایی هاوڵاتیان کە نابیت بیتە باسم کرد کەمترە بێت کەمتر دەبێت و ئەم کەمترێژی چۆن معالجە دەکرێت معالجەکە کانێ چەند ینی وەکو تاقە زیاتر هاتە حسابکردن ئەو کاتە بۆ مەقاسە دەکەن جارێکتر بۆ دەگەڕینەوە ینی خەلکی خۆ دنیا دەکەن هەر کاتی ڕێکارەکان تەواو بوون هاوڵاتی هیچ زەرمەند نابیت بالعکس ئێستا یەک حەقە یەک سعرە و کارەبایەکی بەردەوامە و ینی ڕێژەیەکی باشی چوینە پێش و ئینشاءالله لەم مانگەدا تقریبا 130,000 مشترکی تری تازەژی ئیزافە دەبن کە ئێستا ئێمە 153,000 مان هەنە ینی دەبیتە 280,000 لەم مانگەدا. هەولێر کێ هەمووی دەبێتە 24 کاتژمێری؟ هەولێر ئێستا طبعا بازنینە ینی شێستی تەواو بە 120 هەتا نهاتی مانگ ئەوەژی تقریبا تەواو دەبیت ینی مەتەوەقع دەکەن هەتا نهاتی مانگ 120 هەموو تەواو ببیت. ئێستا ئەوی هەمانە 133,000 هاوبەش ناو هەولێر هەمانە بەڵام تاکو کۆتایی ئەم مانگی 5 دەبیتە 216,000 ئەوەی داخلی 120 ئەی هەولێر بەگشتی هەولێر بەگشتی هەتا کۆتایی ئەم ساڵە داخلی 150 هەموو تاوە دەبیت دەبێتە کارەبای 24 کاتژمێری. زۆر باشە دکتۆر. زۆربەی خەڵک باس لە بۆیلەر یاخود گیزەر دەکات چیتان دۆزیتەوە بۆ ئەم بابەتە چکە دەڵێن کارەبایەکە ئەگەر ئەو بۆیلەرانە زۆر پێ بکەین کارەبایکی با بڵێن پارێکی زۆرمان بۆ دێتەوە. دەڵێن ئێستا حکوومەت پلانی هەیە ئەو بۆیلەرانە بیکاتە تاقە شەمسیە ئەوە بە قستیش پاریان بداتێ ئەمانە چۆنە بە شێوەیەکە ڕاست تەمان ئەوی و کارەبا زیاتر سەرف دەکرێت بۆیلەرن فعلەن بەڵام ئەوە تەنها وەرزی زستانە چونکی هاوین و لە هاوین ئەو کێشە نییە بۆ ئەمەژی یەک چارەسەریەکان ئەوە بۆیلەری سۆلەر و ئێمە هەر کاتی ئەم پرۆژە هەموو هاتە جێبەجێکردن داهاتێکی باشتر بەردەستی وەزارەت دەبیت و پێشنیار ئەوەیە کە ئێمە بەرەو ئەو بۆیلەرانە بسعرێکی مەدعوم هاوڵاتی ینی هاوکاری هاوڵاتیانی خۆ بکەن چونکی تقریبا ینی لزستان 20 هەتا 25% تەنها خواستی کارەبا ئەوەی بۆ بۆیلەرەکان دەچیت بجا ئەکیت ئەمەژی عیلاج بۆ ئێتەکردن بەڵام تاکو ئەم پرۆژەیەوەکی بژن جێبەجێ بکرێت. دکتۆر زۆر کەس هەیە دەڵێت بەرژەوەندی شخصی لەم پرۆژەیەدا هەیە ئەمە زیاتر بۆ ڕوتاندنەوەی خەڵکە ئەمانە ڕاستن دکتۆر؟ طبعا ئەم پرۆژە دەرەنجامی جێبەجێکردنی پرۆژەی سمارت میتەر بوو. سمارت میتەر کابینەی پێشتر 2017 ئەم پرۆژە وەکو میتەر عقد هات بۆ کردن بەڵام هەتا ئەم کابینە دەست بکار بوو 1 میتەر ژین هات بودانن ئێمە
ماوەی ئەم کابینەدا 1,400,000 پیوەری سمارت میتر مەبوو سەرانسەری هەرێمێ ڕابردکردنیە ئەوی ترژی ئێستا تقریبا 200,000 ترژی هاتوونە یعنی ماوەی ئەم هەتا کۆتایی 26 سەرانسەری هەرێمێ دەبیتە سمارت میتر ئەم پرۆژەی وەزارەتی کارەبایە هیچ دەستێکی تر تێدانە هیچ کەسێکی ترژی تێدانە بەڵام بەر و لە کارنامەی حکوومەتی هەرێمدا جەنابی سەرۆکی حکوومەت وەختێ خواندی پەرلەمانی کوردستان گوت بوو کار دەکەم بۆ چارەسەرکردنی ڕیشەی کارەبا ئەمە ئەو پرۆژەیە کە پلانەکانی خۆمان ئەو هاداڕشتن کە کارنامە جێبەجێ بیت و خەونی هەر هاوڵاتیەک هەر تاکە کەسێک ئەوە و کارەباکە 24 ساعتی هەبی جەنابی سەرۆکی حکوومەت خۆ متابعەی ئەم پرۆژە دەکەت و سەر ینی بەدووادا چوونێکی نابژمەتە ڕۆژانە بەڵام هەفتیانە لازم ئێمە راپۆرت دەنە جەنابیان زانی کانێ بچوو ئەمەژی پەرۆشی جەنابیانە کە بێت باشترین خزمەت پێشکەشی خەڵکی خۆ بکەت ئەوە یەک و زۆر جارە گلەی وەزارەت و حکوومەت دەکرێت دەڵێت ئەوە 33 ساڵە ئێمە حکومڕانی هەتا ئێستا کارەبا ئەو گلەی ئەکرێ دەڵێت زیاتر لە 30 ساڵ ئێمە کارەبامان نەبووە 24 کاتژمێری بەڵێ بەڵام دەکەنە 24 کاتژمێری بەێ بەڵام با ئەوەژی ئێمە وەکی بژن ینی زۆڵم کابینەکانی ترژی نەکەن ئەو خەلکانە ئەون کە ساڵی 92 حساب دەکەن و بێژن ئەوە 33 ساڵە بەڵام ئەکەمە پرسیار لەو هاوڵاتیانە هەمووان بکەن هەتا 2005 ئەوەمە چ تەولید هەبوو تەنها دوکان و دەربەندی خانمان هەبوو کە باشترین حالت 100 تا 150 مێگاواتی کارەبامان هەبوو بەڵام دوای ینی دەرچوونی قانونی استثمار و ئەوانە ئەنجا مستثمرەکان هاتن 2005 ئەوە وەکو بێژن دەست پێکە نەل 92 وەکو خەڵکێک دەڵێن یعنی ئەوە 20 ساڵە بەڵام لەم 20 ساڵەدا چی هاتێکردن تەنها لەم کابینەدا سەرەڕای کۆرۆنا سەرەڕای بڕینی بودجە سەرەڕای ڕاگررتنی نەوت بەڵام ئێمە توانیمان 1840 مێگاواتی کارەبای تازە تەنها لەم کابینەدا ئێمە ئیزافە بکەن ئێستا ژێرخانەی وەزارەتی کارەبا 8189 مێگاواتی کارەبایە پێشتر تەنها 150 مێگاواتی دوکان و دەربەندی خان بوو معناوی شت هاتێکردن بەڵام ئەم پرۆژانەژی ینی ماوە پێویستە و کولفە و ماوە بەڵام پرۆژەی وەزارەتی کارەبا بەڵام ئێوە تاقیکاریتان ئەنجامدا فترێک لەمەوبەر 24 کاتژمێر کارەبادرا بە گەڕەکەەکانی تریشکەنم بوونە 24 کاتژمێر ئەوەی کە هەیە بەش دەکات کاکۆوان ینی ئێمە بۆچی ینی ئەوە پرسیارە بۆچی لەم کاتەدا ئێمە ئەوەمان کرد طبعا هەکەب نرخی ئەوی پێشتر 18 دینار و ئەوانە بیت نامە بەسم لە پارەکە نیە بەسم ئەوەی ئەوەن بڕێکە با بڵێن کارەبا هەیە ئەوەی کە بەرهەم دەهێنرێت بەشی هەموو هەرێمی کوردستانەکە ئەوەی کە تاقیتان کردەوە ئێستا ئێمە 4600 ینی 4500 تا 600 مێگاوات مان هەنە بەڵام نەچاری هەندێک کارەبا ئێمە بدەرەوە هەرێمە دەدا بۆ چونکی ئەو داهاتی کۆ دەکرا بەشی ئەوە نەدەکرد کە پارەی مستثمر و ئەوانە دابین بکرێت بەڵام ئێستا بەپێی ئەو نرخەی ئێستا ینی داهاتێکی باشتر دەستمان دەکەویت ئێمەژی نەچارن ئەو کارەبای ئەوەی بوو دەرەوە دەچوو ئەوەژی دی بۆ هاوڵاتی دەگەڕێنەوە بەڵام هاوڵاتیژی چونکی ئەو ژی وەکی بژن مستەفیدی یەکەمە لەم معادلەدا ئێمە ئەوها حساباتمان کردووە کە ئێستا دوو حەق دەدەت خەڵکی خۆ دڵنیا دەکەن کە 80% ئەو هاوڵاتیانی ئێستا دوو حەق دەدەن وەکو مۆلیدە و گشتی بەو پرۆژە زۆر کەمتر لەو نرخەکەشتا کەمترە بەێ بە تاقیکاریەکەش هێشتا نرخەکەی بەێ کەمترە زۆرترژی ینی بۆ نمونە ئەمڕۆ ئێمە دهۆک بوون پرۆژەکە چی دەگوت ئەمڕۆ لەگەڵ سەرۆکۆزیران لە دهۆک بوویت و ئەکیید پرسیارتان خەڵک کردو و ڕازین لەم کارەبە خەڵک گوت ینی یەک داتایەکان پێمان دەڵێکانێ خەڵک ڕازیە یانە ینی 50% لەو 8600 خوارە و 35000 هاتوون یەک لوان ماڵانە ئەوی ئێمە سەردانمان کرد گوتیم 4 ئەمپێری مۆلیدە هەبوون 4 ئەمپێری مۆلیدە
ئەمپێری مۆلدەل دوهۆک 13750 بوو معنەوەی 55000 هات بوو بەڵام ئێستا چەند بۆ هات بوو 42000 بۆ هات بوو تەنها کەمتر المۆلیدەژی جاتی کە بۆ بجاوبخوا ینی ئەو پرسیارە جەنابی برا لە هەموو ماڵەکانژی کردن ئایا ئێوە ڕازینە وەڵی گوتی ئەوە خەونە و خۆسکا بەری چەندین ساڵە ئەوێ بە کەمترە بەلارە وڵات کەمترە ئێوە حەز دەکەن ینی گەڕەکەکانی تر و هاوڵاتیانی ترژی بەلێ ئەمە ئومێدی هەر تاکە کەسەکە کە ئەمڕۆ ئەوی ئێمە دیت و سەردانمان کرد دکتۆر ئەگەر بە کورتی وەڵام دێتەوە ئەتوانی ئەو نرخی دیاریتان کردووە لە ئەنجومەنی وەزیرانە ئێوە وەکو ئەنجومەنی وەزارەت دیاریتان کردو و نردوتانە بۆ ئەنجومەنی وەزیران دەتوان نرخەکەمان پێ بڵن یان نا وڵی چونکی ڕێکارەکان تەواو نەبووە ئەمە ناتوان بۆچی چونکی هەر ڕقەمێکی بدەن بەلکی ئەنجومەنی وەزیرانە کەم دەکەت بەلکی پێشنیارێکی تر هەیە بجا ئێمە بە ڕقم سەر خۆمان تاقیکاری کەمترە ئەوی ئێستا کەمترە لەوەش کەمترە لەوەی ئێستاش کەمترە زۆر سپاس بۆ دکتۆر کەمال محەممەد وەزیری کارەبای حکوومەت هەرێمی کوردستان کە لەگەڵ ماڵی زۆر سپاس بەمون